ئەوانەی تر زۆریان هەردەنگ ناهێنن چکە پێشتر ئێمە بینیمانە جاریوە یەک دەنگیشان نهێناوە دموکراتی کوردستان ڕازیە بە دکتۆر موسەنا باهەڵی بژێرێ ڕێکەوتن نەبێ بەڕاستی دەنگکان زۆر پەرتەوازا بێ زۆر قورسە بێ ڕزمەلا بەختیار کە دەڵێت من ئامادەم ببمە کاندیدی هاوبەشی پارتی وکێتی ئێستا لە دەروی یەکێتی نیشتیمانی کوردستان کارەکە ئێستادا جگە لە کاندیدەکانی پارتی وکێتی کاندیدی سەربەخۆ ئۆپۆزیسیۆنیشان پێ دوای هەڵبژارنی سەرۆکومال لە چ جۆرە کەشێکدا تێدەپەڕێت بۆ سەرەتا بۆ یەکەم دەنگدان ئەکی زۆر قورسە ئەگەر اتفاقی سیاسی نەبێ لە نێوان پارتی و یەکێتی و لایەنە سیاسیەکانی ترا چکە ئێمازانین پۆستی سەرۆکۆمارە بێ ئەو اتفاقا بێ پارتی و یەکێتی ڕێک بکەون لەسەر یەک کاندید لەوانەیە کە ئێستا کاندیدن یەک کاندید بە یەکەوە بڕۆنە تەسەوڕ ناکەم و قورسێ بێت چونکە ئەوانەی تر زۆریان هەردەنگ ناهێنن چکە پێشتر ئێمە بینیمانە جاریوە یەک دەنگیشان نهێناوە ئیتر ئەمانەی بەڵام ئەگەر هاتوو ڕێکەوتن نەبێ بەڕاستی دەنگکان زۆر پەرتەوازا بێ زۆر قورسە بێ قورسە بۆ ئەوەی کە کەسێک بتوانێ زۆری نێدەنگ بێنێ کە ئێمە لە ناو پەرلەمانە پێویستمان بە 225 هەندێکیشان ئەڵێن بە پێی قەراری محکەمەی ئیتیحادی ئەو 226 دەنگ اینجا ئەبێتە سەرۆک کۆمار لێستادا ئۆپۆزیسیۆن دەڵێت بە ئەمجارە کاندیدێک بێت لە دەروی پارتی وکێتی و پارتیش تا ڕادێک بەمە ڕازیە دەڵێت با ئەمجارە کاندیدێک بێت لە دەروی پارتی وکێتی بەڵام بۆچی یەکێتی هەمیشە دەستەواژێک بەکاردێن دەڵێت پۆستی سەرۆکومار موڵکی یەکێتیە ئۆپۆزیسیۆن واڵێ بەڵامە بێ ئەمە پارتیوێکێتی ڕاستە ئەگەر بڵێن ئێستاگەر بۆ نمونەوەی لە دەروێکێتی خۆی کاندید کردو ئۆپۆزیسیۆنە دکتۆر موسەنایە کە پارتی دموکراتی کوردستان ڕازیە بە دکتۆر موسەنا باهەڵی بژێرێ تا پێشببینی ناکەی بگەنە ئەو حدی پارتی وکێتی کاندێک لە دەروی حیزبەکانە هەڵبژێرن قەت بڕوان ناکەم ئەبێ پارتیوێکێتی پێکەوە ڕێک بکەون ئەو کەسەش لە یەکێتی نیشتیمانی کوردستانە بێ بەس ڕێکەوتن هەبێ لەسەر ئەو کەسە یەکێتی قسەی چییە لەسەر پێشنیارەکەی بەڕێزمەلا بەختیار کە دەڵێت من ئامادەم ببمە کاندیدی هاوبەشی پارتی وکێتی واللهی من وتەبێژی یەکێتی نیمە بێ خۆیان پرسی نازانم من وەکو خۆمەڵێم هەر کەسێک بێ بتوانێت بەڵام یەکێتی نیشتیمانی کوردستان ئێستا وەکو خۆیان بەڕێز کاک نزار ئامێدیان هەڵبژاردو ئیش کەسێکی بتوانایە لەن ئەو یەکێتیا کاری کردو ئەم جارە هەر لە ئیشکردنی خۆیان توانیوێتی ئەتوانم بڵم پەرلەمانتارێک لە ناو بەغدایە کە چەند ساڵە یەکێتی نیشتیمانی کوردستان پەرلەمانتارێکی لەمە ینی تەسەورەکەم خۆشی بزانێت چونکە بە من و تۆ نییە ئەو حیزبە مەکتبی سیاسی هەیە سەرکردایەتی بێ پێکەوە بڕیاریان نابێت لەسەر هەڵبژاردننی ئەم کەسە ئتر لەبەرەوە کەسێک کە لە دەرەوەی یعنی من ڕێزێکی زۆرم بۆ کاک مەلا بەختیارەیە کەسێکی بتوانایە وەڵاهی شانازیشی پێوەکەم کەەوە سەرۆک کۆمار بێ بەڵام ڕاستی ئێستا لە دەروی یەکێتی نیشتیمانی کوردستان کارەکە بەشێک لە چوارچوی هەماهەنگی دەڵێن جگە لە مام جەلال و دکتۆر بەرهەم یەکێتی نەیتوانیەوە کەسێکی شاو بۆی سەرۆکۆمار دابنێت و پارتیش لە بەرامبەردا دەڵێت تا ئێستا یەکێتی نەیتوانیوە پۆستی سەرۆکۆمار بەکاربێنێ بۆ داواکردن لە مافە دەستوریەکانی کورد خوا ئێمە ڕاستگۆ بین بۆ لایرێمی کوردستان ئەمە پۆستەکانیان بەکارهێناوە بۆ خزمەتی خەڵکی یاریمی کوردستان بکەن تا ئەوان ئێستا لەوێڵێن لەوێ ئێمە یەکێتی نیشتیمانی کوردستان بۆ جاری پێشووتر دکتۆر بەرهەم کاندیدی یەکێتی بوو بەڵام پارتی دموکراتی کوردستان خۆی ڕەزامەندی یاوە لەسەر دکتۆر لەتیف کەواتە دکتۆر لەتیف بە دەرەجەی یەک هەموو ئەزانن لە ناو پەرلەمانە هەتا ئەو کاتی دەنگیشی پێدراوە دکتۆر لەتیف لە ناو ئەو قاعەکەی دەرەوە وەستاوە ئەسڵەن ئەندامانی پارتی دموکراتی کوردستانیش لەگەڵ یابوو نەگێکێتی نیشتیمانی کوردستان ینی لەبەرەوە ئەوە اختیاری پارتی دموکراتی کوردستان و لایەنەکانی تر بووە و یعنی من لەو بڕواایە شانیم ڕاستە یەکێتی نیشتیمانی کوردستان لە پێش ترامام جەلال دوای دکتۆر بەرهەم ئەمانە توانای خۆیان بۆ ئەو ئیمکانیەتەی خۆیان بە و دەسەڵاتەکانیش بەو شێوەیە کە تۆ چۆن نتوانی دەسەڵاتەکانی خۆ بەکاربێنی بەڵام پەیوەندیەکان مهمە ئەگەر لە ناو هەرێمە یەکێتی و پارتی پێکەوە ڕێک بن ئەتوانن سەر کۆمارێکی بەهێزی شتە بێ بەڵام تۆ کە لێرە کێشە دەبێت سەر کۆمارە کەشە بەهێز نابێ نازانێ ئەو کاتە دەنگ بابەوەی کە هەڵی بژاردووە قسە لەگەڵ ئەوە بکە یاخود قسە لەگەڵ ئەمەیان بکە کە لە حیزبەکەیا بووە یەکێتی پێی وایە کاندیدی ئەمجارەی بتوانێت ئەو پۆستەوە باشی بەکاربێنێت من لەو بڕواایان بتوانێت چونکە کەسێکە گەر لە ناو مەسەلەن کاگنزار خۆی ئەوەتی هەیە هەر لە ناو سەرۆکاتیا کاری کردو لەگەڵ بەڕێز مام جەلالا بوو و خۆشی کەسێکی ئەتوانم بڵێم شایستەیە بۆ ئەو پۆستە و ئەتوانێ بەکاری بێنێ بەڵام گرنگیەکەوەیە کە چۆن بتوانن لەگەڵ پارتی دموکراتی کوردستانە ڕەزامەندی لەسەر کاگنزار وەربگرن اینجا عەربیش ئەساس نییە گەرێمە ببی دەستور بڕۆین بەڕێگایە لە ناو دەستوری عێراقی زمانی کوردی و عەربی زمانی ئەساسین لە ناو دەوڵەتەکە کەواتە کە مادەم ئەو پۆستی کووردە بە عەربی نەزانێ تا دەمێ باسی دکتۆر لەتیف ڕەشید بکەم لە خولی پێشوو وەکو باست کرد کە دکتۆر بەرهەم دەرنەچوو لەتیف ڕەشید دەرچوو
ئەو کاتیش سربەخۆ بەڵام یەکێتی دەڵێت بۆیە ئێستا پشتگیری تۆلەتیف ناکەم چکە بە سربەخۆ خۆی کانی کردەوە خۆ خولی پێشوە سربەخۆ بەڵام یەکسەر هاتەوە ناوێکێتی نیشتمانی کوردستان و ئەگەر هەمومان بزانین ینی وەکو یعنی خێزانەکەیەوە کە خات و شانازە ئەندامی مەکتەبی سیاسی یەکێتی نیشتمانی کوردستان دەرەوە یەکێتیە دکتۆر لەتیف نا من تەسەورەکەم هەر لە بەڵام بەو کاتی بەکارهێنانی پۆستەکە بۆ وەرگرتنی پۆستەکە بێ بەسەر